هونەرمەندی شێوەکار دکتۆر عوسمان قادر ئەحمەد لە دایکبوو شاری سلێمانیە و دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیە و هاڵگری بڕوانامەی ماستەرە لە بواری هونەری هێڵکاری لەسەر جێڕانەوەی بیرەوەریەکانی خۆی لە کاتی ئەمفالدا لە زانکۆی هونەرەکانی لەندەن. هەر لە هەمان زانکۆش بڕوانامەی دکتۆرای لەسەر دۆکیۆمێنتکردنی بیرەوەریەکانی ڕزگاربووانی کورد جینۆسایدی کورد ئەمفال بەدەستێناوە. لە ئێستادا لە شاری سلێمانی ستۆدیۆ گەلەری هێڵکاری کردوتەوە و بۆتە ماڵێک بۆ هونەر و هونەرمەندان. لە دوای ئەوەی لە بریتانیا گەڕامەوە من 2013 لە خەونیەوە بمتوانم کە شوێنێک سنتەرێکی توێژینەوە یا هونەری هەبێت تایبەت بە هێڵکاری بابەتێکە کە کەم هەر لە ناوچەکەشان لەگەل لە کوردستانە کەمتری هێنی پێکرێ ئەو ئێحتیمام و ڕووناکی ئەخرێتە سەر وەکو پێویست گرنگی پێنادرێ. من ئەتوانم بڵێم هەر لە منتیقی لە ناوچەکە ئەتوانم بڵێم تا کەسم کە هەم ماستەرەکەم و هەم دکتۆراکەم لەسەر هێڵکاری بە شتێکی زۆر گرنگە بینم بابەتی بێ قوڵایی هەموو هونەرەکانی تریشە. لەبەرەوە گەڕام زۆر هەوڵمدا کە شوێنەکە بێت تایبەت دروستی بکەینە ڕێ شوێنە بێ ئەو شوێنانێکە گرنگی بە هونەرەدان وەکو ڕۆشنبیری وەکو ئەو شوێنانی دەستگایانی کە پەیوەندیان بەوە هەیە کە بتوانین گەلەریەکی ئاوا دروست بکەین نەمانتوانی بەڕاستی. بەڵام میتر من وازم لەوە هێنا خۆم دەستم کرد بەوەیەوە 5 ساڵێکە هەوڵەیەم کە ئەم شوێنە بکەم بە شوێنێکی تایبەتی بەس بۆ گەلەری کە هەر کارەکانی تایبەت بە هێڵکاری تیا عرض بکەم یا پیشان بم. لە سەرەتای هونەکاری هونەری ماوانێکە حەزم لە هونەر کردو زیاتر لە ڕێی هێڵکاریەوانی حەزم کردو تعبیر لە هەست و نستەکانی خۆم بکەم لە باتی نووسین لە باتی نووسینەوەی یادەوەریەکانم هەر بە هێڵکاری ئەو کارانم کردووە لە سەردەمی زۆر مناڵیش بەوانێکە ئەو شتانە حەدەسین لە شارە ڕوویاوە هەموویم دۆکیمنت کردووە بە وێنە. لەبەرەوە وردە کە بڵین زیاتر چاوەکەیتەوە ئەچیتە ناو ئازارەکانەوانی و لە سەردەمی بەعساکە ژیان زۆر ئاڵۆز بوو نەتوانی دەستی بە هەموو شتێکە نەئەگا شەوانە کوشتن هەبوو تەقینەوە هەبوو مەعتەجەول هەبوو قڵیشانەوە هەبوو بۆمباران هەبوو. ئەمانەمان بە چای خۆمانە بینی لە ناو بازارە لە شارەکە سوکارمان هەبوو کە زیندان بوون ئەگەڕانەوەیان کوشتن سە قەبرانەکە ئەمانە هەمووی کانزمایە بوو وەکو ئەچەتە ناو ناخ و ویژدان و عەقڵتەوانەیە بەشێر لە کانیزمای ئیشکردنەکانێ. لەبەرەوە وای لە من کرد کە نەتوانم لێم تۆرێ دایمە لەگەڵ ما بوو بەشێکی لەگەڵ یاژی من بەڕاستی قەت یادی ئەو ڕۆژە ناخۆشانە ناکەم چکم دایمە یاژی و هەمیشە من لەو ئەو کارانە بەردەوامم لێ لەو کاتانەوە بە تایبەتی کە من خۆم لە ئەنفالا بووم بە چاوی خۆم بینیم ئەو دیاتانیان سووتانە و خەڵکانیان کۆکردوانێ بە زۆرم لێ بردیانن بە ساری سوغرا بۆ جنوبی عێراق. دوایش ئیتر بیرم لەوە کردەوە کە ئەبێ بە شوێنێکی بگەێنم بیخەمە مەرحەلەیەکی ئاکادمیەوە کە بیخەمە بەردەمی توێژەرەکانەوە خۆشبەختانە دەتوانیم لە ڕێی ماستەرەکەمەوە چەندین کۆنفرانس و سیمینار و پێشانگای جیهانی بۆ بکەمەوە. بە دوای ئەوە دکتۆراشم کرد عینەشت ئەو ڕێگایی زیاتر بۆ خۆش کردم. نەم گەلەریە خۆمێ بم بەڕێەوە ماڵی خۆمە خۆشم دوام هەیە بەیانیان لەبەرەوە وە دایمەش ئەتوان بڵم کراوەیە بەڵام ئەبێ خۆم لێرە بم. لەبەرەوە تەلەفۆنم داناوە یا لە ڕێی جەنابیشتانەوە هەر تەلەفۆنەکە دوایی دانێم بە تەلەفۆن ئەتوانی پەیوەندی بکەین عەل لەکسە دوانیەوە ڕوان کارەکان بۆ فرۆشتنە هەندێک لە کارەکانش وەکو لێرە دامناوە پۆستکارت و کارتیشان لێ دروست کراوە. ئەگەر کەسێک کارێکی پێخۆش بە نەتوانێت ئەو جناڵەکەی بکڕێ ئەتوانێت بە قیاسێکی معەن داوای بکە هەر بۆ قیاسە ئەتوانین بۆ چاپکەین بە کوالەتێکی زۆر باش و بە مەبلەغێکی مناسب کە بتوانێت لە باتی ئۆرجناڵەکە کۆپیەکەی هەبێ بۆی ئیمزاکەین و کتێبێکشمان هەیە و لەیانە کارتی هەندێ لە یادەوەری قوربانیەکانی ئەنفالیش هەیە. کۆڵەکەی دروستبوونی هەموو پێشکەوتنیەک لە وڵاتێکە گەلەری و مۆزەخانە و هۆڵی ئۆپێرا و شان و ئەم بابەتە چالاکیانەیە کە ئەزمموی ڕۆشنبیری و ڕۆشنفکری بەرزەکاتەوە گەورەیەکەوە شارەکەی ئەمە لە ئاستێکی نزمایە بەڕاستی لەو ڕووەوانێکە گەلەری ستانداردێکمان نییە بۆ شێوەیەکە کەسێک بتوانێت بچێک لێ ئەتمەسفێرێکی وای بداتێکە تامی گەلەری بە وەکو گەلەری بتوانێت ئەو زەوق و خۆشەویستی لە دروست بکە بەرامبەر بە هونەرەکە خۆزگە ئێمە بتوانمانتوانایە
چەندین گەلەری دروست بکەینە ناو شارە لە گەڕەکەکانە چونکە شارمان گەورە بووە ئەگەمان لەینە شار زۆر گەورەیە گەلەریەکان بچووکتر و بچووکترە بێتەوە لە هەموو وڵاتانە شارکە گەورە ئەبێ سنتەری ڕۆشنبیری و هوەری و ئەدەبی گەورەتر و گەورەترە بێ ئێمە تا گەورە ئەبین بچووکترە بێتەوە ئەمە بظاهرێکی باش نییە خراپە هیوادارم پێی بەمە بکەنکەوە یەکەم پشتیوانی ئەم شتانە بکرێ ئێستا پێویستە بەڕاستی پشتیوانیمان بکرێت چکم بەڕێوەبردننی شوێنێکی ئاوە بە تەنیاش ئاسان نییە